کۆبوونەوە لە دەوری زانایان و مامۆستایانی حەق بێژ زۆر گرنگە خۆشەویستەکانم. لە دوای پێغەمبەران زانایان میراتگری پێغەمبەرانن. العولەماء وەرەثەة الأنبیاء. ئەو عالیمانەی ئەو زانایانەی کە مصداقیەتیان بەدەست هێناوە لە ناو کۆمەڵگاکەیانە کە کەسانێکن لا نادەن لەبەر خاتری دنیا دینی خۆیان نافرۆشن، زۆر پێویستە لە کاتی فیتنە و ناڕەحەتیەکانە ڕووبکرێتە ئەو زانایانە و بچنە خزمەتی ئەو زانایانە تا ڕێگای ڕاست ون نەکەن. خوای تعالی فەرمێ يرفع الله الذين آمنوا منكم والذين أوتوا العلم درجات. خوای تعالی ئیمانداران و بە تایبەت ئەوانەی کە خاوەن علمن خوای تعالی بە چەندەها پلەبەرزی کردوونەوە. يا أيها الذين آمنوا أطيعوا الله وأطيعوا الرسول وأولي الأمر منكم. گوێڕایەڵی خوا و گوێڕایەڵی پێغەمبەرەکەی و زانایان بن. ئولی الأمر زانایانمان فەرموویانە پێشەکی عولەما و زانایان ئەگرێتەوە دوای ئەوە فەرمانڕەوا ڕاستەقینەکان ئەوانەی لەسەر دینی خوا حکم بە دینی خوا ئەکەن بەگوێیان بکەن، ئەوانەی کە لایەن نەداوە لە ڕێگا ڕاستەکە. کەوابوو زانایان زۆر گرنگ مەشخەڵن خۆشەویستەکانم. لە کاتی تاریکیە ئەوان بەڕاستی مەشخەڵیان بەدەستەوەیە. لەبەر ئەوە لە هەموو ناڕەحەتیەک و فیتنەیە کە ڕووی کردوتە خەڵ، ئەگەر خەڵکی ڕوویان کردوێتە زانایان ڕزگاریان بووە. ئینسان چەندێ پێویستی بە خواردن و خواردنەوەیە، لەوە زیاتر پێویستی بە زانایە، بە عالمە. چونکە خواردن و خواردنەوە خۆشەویستەکانم لە ڕۆژێکات تۆ جارێک دوو جار پێویستت پێیەتی، بەڵام زانایان هەموو سات و وەختێ تۆ پێویستت پێیانە کە لە دینەکەت شارەزا ببی، چونکە هەموو ساتێک تۆ ئەبێ پێی شەریعەتەکەی خوا بجوولێیتەوە. لە هەموو سەردەمێکە خوای تەعالا زانایان ئەکاتە هۆکارێک کە مسلمانان بپارێزن. ئێمە ئەبێت زۆر ڕێز لەو زانایانە بگرین کە بەڕاستی دەستیان کردوتە دینەکەی خواوە وەدایان نەداوە. ئەمڕۆ یەکێک لەو شتانەی کە لە ناو خەڵکە، یعنی یەکێ لەو شوبهە و فیتنانەی کە لە ناو خەڵکە هەیە بە تایبەت لە فەیسبوک و لە تۆڕە کۆمەڵایەتەکان ناشرینکردنی مەلاکانە. ناشرینکردنی مەلاکانە. خەڵکانێک بەهۆی زروفەوە عەمامەی سپی خراوەتە سەریان مەلا نین، یان لەبەر خاتری پارە و پول بوونەتە مەلا، تێکەڵ بە حزب و حزبایەتی و ئەو شتانە ئەبن ڕسمەکانیان ئەهێنرێت لە فەیسبوک. گەنجێکە کەسێکی ئەهلی مزگەوتی شەجاری وایە بڵاوێ کاتەوە ها بزانم مەلا چۆن دینی فرۆش و خەڵک بەرەبێتە جوێندان بە مەلا و قسەی ناشرین بە مەلا و ئەمانە. ئیتر بەبێ ئەوەی بیرکەنەوە بڵێن کاکە فڵانە کەس لای داوە، مامۆسای ئاینی شەرۆک و خەڵکی تر وەکو چین و توێژەکانی تر وایە، کۆمەڵانێکی وایان تایە کە ئامادەنین دینی خۆیان بۆ هیچ شتێک بفرۆشن، و کۆمەڵانێکی تریشی تایە لەبەر خاتر دینار دینی خۆیان ئەفرۆشن، لەبەر خاتر پارە و پول. دکتۆرەکانی شوان، مهندسەکانی شوان، خۆ مەلا یعنی شەرت نییە مەرج نییە مەلا مەلائیکە بێ. خۆشەویستەکانم کەمترین چینی کۆمەلگا ئەمڕۆ کە لایەن نەدا مەلاکانن. کەمترین چینی کۆمەلگا لە ناو چەند هەزار مەلای ئەم کوردستانە چەند مەلایەک دینی خۆی فرۆشتووە، یا جاری وا هەیە تێکەڵ بە هەنێ مەسائیل تر ئەبێ لەبەر خاترات دێ زروف. ئەنگینا زۆربەی مامۆساکان کوا تەماشایان کە بەردەوامن لەسەر دینداریتی، لەسەر گەیاندنی پەیامی خۆیان، و بۆ هیچ شتێک دینی خۆیان نافرۆشن، و تێکەڵ ئەسڵەن بە سیاست نابن، زۆرینیان وان. بەڵام تر خۆ هەشە جۆرەکەی تر. جا لەبەرەوە خۆشەویستەکانم ئێمە کاتێک قسە ئەەکەین، من وەکو نەسیحەتێک ئامۆژگاریەک بۆ هەموو برایەک، بۆ هەموو خوشکێک، کاتێک کە ڕەخنە ئەگرین لە مامۆسایەکی ئاینی، مەڵێ من ناو ناهێنم بەڵام مەلاکان وان نە وەڵڵا ناوبێنە. ئەگەر مەلاتارت ئەمڕۆ لەبەر خاتری دینار و پارە و پول دینی خۆی فرۆشت، ئێوەش زانیتان دینی خۆی فرۆشت، هەمووتان لە هەر شوێنێکە قسە بە من بکەن، بە من بیکەن، بەس بە مامۆساکانی تر مەیکەن. لەبەرەوە خۆشەویستەکانم ئەگەر درا لە زانایان، یعنی دراوە لە دینی ئیسلام، ئەمە موامەرەی کوفرە، ناشرینکردنی زانایان. ئەبێ ئێمە زانایانمان بپارێزین، چواردەوریان بگرین. لاشەی چۆن سەحابەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سێنی خۆیانیان ئەخستە بەر تیر و ڕم لەبەر خاتر ئەوەی
پێغەمبەر بپارێزرێت چونکە ئەگەر پێغەمبەر تیا بچوایە دینەکە تیاچوو دەیفەرموو ئەگەر زانایان نەمێنن ئەگەر مامۆسایانی ئاینی نەمێنن زانایان نەمێنن خۆ دینی ئیسلام تر تەواو ئەکەوێتە بەر هەموو تیرێک